ناجێگیری نرخی دراوەکان چ کاریگەریەکی لەسەر دۆخی بازاڕەکانی هەرێمی کوردستان دروست کردووە؟ سیاسەتی دارایی لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەرگرتن لە زیانەداراییەکانی دۆخەکە لە چه ئاستێکدایە و چۆن دەکرێت ناجێگیری نرخی دراوەکان کەمترین لێکەوت و زیانی دارایی هەبێت؟ کۆسپەکانی بەردەم کاری میدیا و لێکتێگەیشتنی نێوان میدیاکان و دەسەڵاتی سیاسی هەرێم چین. کۆنفرانسی میدیا دەبێتە هەوڵێک بۆ لابردنی ئەو کۆسپانە، هەوڵێک دەبێت بۆ لێکتێگەیشتنی نێوان میدیا و دەسەڵات لە هەرێمی کوردستاندا. زیاتر لە 7,000 هاوڵاتی لە گەورەترین کامپی نیشتەجێبوونی ئاوارەکانی ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان لە بەردەم کێشە خزمەتگوزاریەکان و خراپی گوزەرانی ژیانیاندان. چارەسەرکردنی گرفتی ئاوارەکان و دابینکردنی خزمەتگوزاری پێویست بۆ کامپی دۆمیز لەکوێی پلانی دەستگا ئیداریەکانی پارێزگای دۆکدایە و چییە بەرپرسە لە خراپی گوزەرانی ئاوارەکان؟ مانشێت شەوی هەینی کاتژمێر 8:05 لە NRTO پێشکەشتان دەکرێت.